ڕافێت حسێن باوکی ڕوقی 11 ساڵە کە لە ناوچەمی زەڵمدا بێسۆراغە کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی سێشەمە کەوتە ناو ئاوی زەڵمە و تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە تەرمەکەی نەدۆزراوەتەوە. سپاسی هەمووانەکەین کە زۆر بە دڵسۆزانە لەگەڵمان بوون و جیان نەهێشتی. تیمەکان بە باشی و دڵسۆزانە کاری خۆیانەکەن و ماوەی 2 ڕۆژەیەمیان جێ نەهێشتووە. داواکارم حکوومەت تیمی مەلەوانی شارەزامان بۆ دابین بکات بەڵکو بتوانین تەرمەکە بدۆزینەوە. ڕافید و خێزانەکەی لە پارێزگای کەربەلاوە بۆ گەشت ڕوویان لە ئاوی ناواری زەڵم کردبوو، بەڵام بێئاگا بوون لەوەی ئاوی بە خوڕی زەڵم خۆشیان لێ دەکات بە شیوەن. بەداخەوە هەمووی بێتاقەتە، هەمووی ناڕەحەتە لێرە لە دوێنێەوە هەمووی ئەگەڕێن بەم ناوە ئەگەڕێن بە ناوە تا خوارەوە چنوێنەوە سەرۆ بە ئیرادی خوای گەورە نازان لەکوێ چی لێ هاتووە دیار نییە. هەمووی بێتاقەتن برای بەڕێزم، زۆر جار لەسەرەوە کەوتەتە خوارەوە لێرە دۆزراوەتەوە، بەس ئەمە نازانم قەدەری خوای گەورە وایە نازانی کوێ کەوتووە کە دیار نییە. بە درێژایی ئاوی زەڵم سرجم لایەنە پەیوەندیدارەکان و وڵاتیانی ناوچەکە بە شوێن تەرمی ڕوقێداگەڕان، بەڵام هاژە و تووڕەیی ئاوەکە و سەختی شوێنەکان وەکارن بۆ ئەوەی جەستەی ساردووسڵی ڕوقیا بە ئاسانی بە دایک و باوکی نەگاتەوە. دیارە سروشتی ناوچەکە وایە کە ئاوەکە سەریعە، ئاوەکە زۆرە، ئاوەکە ساردا، ڕەنگی خۆی لە دەست ئەدا، ڕەنگێکی کەف و سپیە و بە چاوی کامێرە ئێمە تەماشایەکەی نەچینە قوڵای شوێنەکان و ئەشکەوتەکان و ئەوەی کە توانی بێتمان ئەنجاممان داوە وەل هەوڵەکانمان بەردەوامین. ئەمە کۆتا دیمەنی ئەو مناڵە تەمەن 11 ساڵەیە کە ئاوی زەڵم ڕۆحی لێسەندەوە، دیمەنێک کە هیچ کات لە بیرەوەری دایک و باوک و کەسوکاریدا ناسڕێتەوە و بۆ خەڵکی ناوچەکەش وەک یادەوەریەکی تاڵ و خەمناک دەمێنێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری زەڵم، هەورامان.